باڤڵ تاڵەبانی دەستی بەسەر دەستگاکەی مەلا بەختیار داگرت. دوایەوەی دوێنێ شەو مەلا بەختیار پلانێکی کۆماندۆ باڤڵ تاڵەبانی شکست پێهێنا بۆ داگیرکردنی مڵک و بارەگا و میوانخانەکەی لە خانەقین. بەڵام مێوارەی ئەمڕۆ هێزەکانی کۆماندۆ دەستیان بەسەر بارەگای دەستگای میدیایی چاوردێ داگرت و کۆی پاسەوانەکانیان ناردە ماڵەوە. بەپێی زانیارەکانی پایتەخت میدیا هێزەکانی کۆماندۆی یەکێتی لە دوانیوەڕۆی ئەمڕۆوە چاودێری بارەگای دەستگایی میدیایی چاودێریان لە سلێمانی کردووە. کاتژمێر 5 مەلا بەختیار بارەگاکەی جێهێشتەوە و دواتر ڕاستەوخۆ هێزەکانی کۆماندۆ دەستیان بەسەر بارەگاکە داگرتەوە کۆی کارمەندەکان و پاسەوانەکانیان ناردۆتە ماڵەوە. ئەو هێزانیە گوتوویەتی ئەمە مڵکی حیزبە و دەبێت بۆ یەکێتی بگەڕێنرێتەوە. تەنیا لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا باڤڵ تاڵەبانی 2 جار هەوڵی داوە هێرش بکاتە سەر مەلا بەختیار و مڵک و میوانخانە و دەستگاکەی لێداگیر بکات و بیخاتە سەر ناوی یەکێتی. ئەمە سێمین هەوڵی بوو توانی دەستی بەسەردا بگرێت. دوێنێ شەو هێزەکانی کۆماندۆ لە ژێر چاودێری باڤڵ تاڵەبانیدا پلانی هێرشکردنە سەر بارەگا و ماڵ و میوانخانەکەی مەلا بەختیاریان لە خانەقین داڕشتووە بەنیازی داگیرکردنی و گەڕانەوەی تاپۆکە بۆ یەکێتی و لەژێر چاودێری خودی باڤڵ تاڵەبانی بوونە. دوایم جوڵانەی هێزەکانی کۆماندۆی یەکێتی مەلا بەختیار تووڕەیی خۆی نیشان داوە و پەیامی بۆ باڤڵ تاڵەبانی ناردووە کە ئەگەر نەوەستێت باڵێک لە یەکێتی جیا دەکاتەوە و دواتر کۆماندۆ پاشگەز دەبێتەوە لە پلانەکەی. دوایم ڕووداوە باڤڵ تاڵەبانی پلانێکی ورد و تۆکمەی بۆ هێرشکردنە سەر دەستگای چاودێری مەلا بەختیار داڕشت کە لە کاتژمێر 6 بەیانی دەستی بەسەردا بگرێت و دای بخات. دواتریش بیکاتە مڵکی یەکێتی. بەڵام مەلا بەختیار ئەم جارەشیان بە فریای خۆی دەکەوێت و پەیوەندی بە هەندێک کەسی لایەنی عێراقی و شیعە لە سەرئاستی باڵا دەکات. دووبارە پلانەکەی باڤڵ تاڵەبانی هەڵدەوە شێنێتەوە و ڕای دەگرێت. هەرچی ڕووداوەکانی ئێوارەی ئەمڕۆیە بە سەرپەرشتی باڤڵ تاڵەبانی هێزەکانی کۆماندۆ چاودێری مەلا بەختیار و بارەگا و دەستگای میدیایی چاودێر دەکەن. دوای چوونەوەی ماڵی مەلا بەختیار لە کاتژمێر 5 ڕاستەوخۆ بە بڕیاری باڤڵ تاڵەبانی هێزەکەی کۆماندۆ بارەگای دەستگای میدیایی مەلا بەختیار داگیر دەکەن. گرژی و واڵۆزەکانی نێوان باڤڵ تاڵەبانی و مەلا بەختیار دوای جیابوونەوەی لافەی کچی مەلا بەختیار لە باڤڵ تاڵەبانی دێت. ئەم ڕووداوە کاریگەری زۆر خراپی لەسەر پەیوەندی سیاسیەکانی هەردوو کەسایەتی باڵادەستی دیاری یەکێتی دروست کردووە.